ساعت هفتی سحاریم هاتینە وێرە ڕاوەستیانی حتا نهۆکە ساعت وا بۆ یەک ئەوە مدیرە ژیت شۆ بۆ ئەم ئەس دێچم پەرائینم ساعت دۆر نەهبوو پەرە ئانین و قایمە ئانین و گۆتە ساعت دۆر یازدە بوو هەویێن ماش مەستاندە دوورە هەوی ڤەگەڕاندن گوت پەرە نینن بۆ هەر نەمال ئەمە زگ ژۆرێ بوون بۆ دەرکەبن ئەم دەرانی شەرتاژی ئەم دەرانی بۆ هەر نەمال بوو نینن ئەبە چەند هەیڤەوە موچەوەڕە دوو هەیوێن دوو هەیڤەمە موچەمەر نەکرد ئەم تا هێزەکانی هەفتینە هینن هێزە هەفتەیە هێزە هەفتێ مدیری نەگوتی هەوە گەرچنەک و ئەڤروکە موچەنەوەێتە باش وەڵام مدیر گۆ جارە ئەوەل گوت دێدنەوە و دۆر سعات یازدە بوو گۆڵە ئەم نادن هاتینەوە گەهدارکردن کو ئەڤروکەنگ بێن موچێ خۆوەرگرن ئەلە ئەم هانەها گاردە گۆتەمە گۆوەرن هەمیان بەلەغکردن تەبلیغکردن هەمی هاتینە هەندێکە شنگاری هاتینە هەندێکش عەقرێ هاتینە هەندێکش زاخۆ هاتینە ساعت حیشتە زلڤر ڤێسی ئەساتفر گۆ کا هەویە خۆ مە هەوی داوە مە هەوی داوە گۆ ڕوونی ئەم ڕوونش سەر کورسیا جارێکی مدیر هات ئەگوینیەکی وا چژێ پەرەعانی پۆرە هاتیە ئەڤروکە بۆ بانقی پەرە مە بچاوی خۆدی تۆ پێرا مدیر دەبوو دانی وەکی دانی مە گۆشخێرەوەی بانمە بوو ساعتێک دو ساعت کەرکەش دەرەوە گۆ هەوا هەویەوەی گۆ هەر مارە خۆ گۆ پەرەنەی ئەگەر چنە بچی پۆرە مە گۆش بەرچێ مە گۆش بەرچێ پەرەنەی گۆنەیی ئەم نکار باشە هینشکی لێ هاتینە ئەس زەمار هاتیش موسلوی دەتەر يعني توش زمار أفريقيا ساعات حفتي سبيدل فيري تانا أري والله في جارة قاعد يصبوا صفرية شو لحدي ورا دشمي لحدي سيشمي هجر هات أمي ورا أفريقيا بينشنبه شو إيك شنبه ودوشنبه بير أريك أبى كان صلاة بيش مرجعي خدين زان زقة بيتري 15 سالة 16 سال بيش مرجع تقاعد بيش مرجع أما لا نوتوياك بيش مرجعينا نوتوياك تقاعد درجمان إما تقاعد كرد هاد أول راتب ما لسليماني بي يعيش نقل هولير بي لهولير نقل أي دو كم كردها دوك بو طبعا بو يمن يزكتر بي إمرو هاتك ما تلفون بنك ما كردها قوتي ساعات ده توزيع كين وهاتك ما إرج جندية إبو نهزر ما مصيبة بيش مرجي كامه هيزن إما بيش مرجي هيزي حفتاينا حفتا أما لا حفتا لواي حفتا بما يعني لواي دوازدا فوز سي امر فوز ما ناوي تيمور عبد الغفور دو برداني بو باشا امرو كدعوتان لي وكرا بين بنقي احمد لدهوك موچه دابش دكري چند مانگا دابش نكراو اي وابو سيودتي لما نجي چارم هل قرتيغا ما نجي 5 و6 مال قرتيغا اي وابو ما حبتش كما خلاص بيت باشا امرو بارهات بو بنكك بعد شي داتيا ديجي داتيا دابش نكرا ما متوزان ما مدرقتي اتم بيا فقير قرب بس متسبكات نحاول باشا زۆربەی و پێشمەرگانە ئەمڕۆ لە شوێنە دوورەکان هاتوونە سنتەری دوهۆک ئۆتۆمبیل شتانە چۆن دابینکراوە بۆیە والله ئەوە دابین نەکراگامی یان وەک ئەوەی حەفتابی دەلی نەکردێت تا ئێستا ئەرێ وەڵڵا ئەوەی حەفتە کاریتان چییە؟ داواکاریمانە بۆمان تەوزیع بکەن دا بخۆمان بچنە ماڵ خۆمان ڕاتمان بدەن پێمان دا بخۆمان بچنە ماڵ خۆمان کە بزان چیان لێمانگەرەکە چ شۆریشان لێمانگەرەکە ئێمە مستەعەدین چ شۆریشان لێمانگەرەکە ئێمە مستەعەدین